مان کران. بۆردومانەکان نزیکەی 500 شەهید و برینداری لێکەوتەوە. لە بۆردومانەکەی بەعز بۆ سەر قەڵاتزێ 163 هاوڵاتی شەهید بوون و زیاتر لە 300 دیکەش بریندار بوون کە زۆربەیان منداڵ، ژن و بەساڵاچوو بوون. زانکۆی سلێمانی لە قەڵاتزێ بۆردومان کرا. ئەو کات زانکۆی سلێمانی کە بە بڕیاری سەرکردایەتی شۆڕژ گواسترا بۆەوە قەڵاتزێ بەر بۆردومانەکە کەوت. لە ئاکامدا 9 قوتابی زانکۆ و ژمارەیەک مامۆستا شەهید بوون. لە یادی 8 ساڵی بۆردومانی قەڵاتزێ خەڵکی شارەکە ڕاپەڕین. ڕۆژی 24 نیسانی ساڵی 1982 لە ساڵیادی بۆردومانەکەی ساڵی 74 قوتابیان و خەڵکی قەڵاتزێ چوونە گۆڕستانی شەهیدان. دواتر گرژی لە نێوان هاوڵاتیان و هێزە ئەمنیەکانی بەعز ڕوویدا و خەڵک دژی ستەمکاری ڕاپەڕین. بەڵام ڕژێم سەرکوتی کردن. لە ڕاپەڕینەکەی ساڵی 1982دا هەریەک لە مامۆستا سنەوبەر مەحموود و دایکە ئامینە شەهید بوون. هەروەها 5 هاوڵاتی بریندار بوون و 60 کەسی دیکەش لە قوتابیان و توێژەکانی دیکە ڕاپێچی زیندان کران. کەیسی بۆردومانی قەڵاتزێ لە دادگای باڵای تاوانەکان. کەیسی بۆردومان و ڕاگواستنی قەزای پشدەر لە دادگای باڵای تاوانەکانی عێراق دانیشتنی لەسەر کرا و وتەی شایەت حاڵیشی لەسەر وەرگیرا، بەڵام وەک کەیسێکی سربەخۆ بە جینۆساید نەناسێنرا. لە مانگی نۆی ساڵی 2011 سەرۆکایەتی لێکۆڵینەوەی دادگای باڵای تاوانەکانی عێراق بە نووسراوێک دۆسیەی بۆردومان و ڕاگواستنی قەڵاتزێی کردە پاشکۆی تاوانی ئەنفال و لەو چوارچێوەیەدا وەک جینۆساید ناسێنرا. قەڵاتزێ و قەزای پشدەر لەسەر دەستی بەعز ڕوبەڕووی چەندین نەهامەتی و وێرانکاری گەورە بوونەتەوە. هەر لە بۆردومانی ساڵی 1974 و ڕاگواستنی ساڵی 1989 بەڵام خەڵکەکەی هیچ قەرەبوویەک نەکراوەتەوە. هیچ بودجەیەکی تایبەتیش بۆ ئاوەدانکردنەوەی ناوچەکە خەرج نەکراوە. ئەمە جگەلەوەی حکوومەتی هەرێم پرۆژەی خزمەتگوزاری پێویستی لە بوارەکانی ڕێگەوبان، ئاو، کشت و کاڵ، پەروەردە و خوێندنی باڵا بۆ ناوچەکە دابین نەکردووە. نەبوونی مۆزەخانە و مۆنۆمنتی شایستە. حکوومەتی هەرێم بۆ بۆردومان و ڕاگواستنی قەڵاتزێ مۆزەخانەی تایبەتی دروست نەکردووە. ئەمە جگەلەوەی لە ساڵی 2007ەوە قۆناغەکانی مۆنۆمنتی بۆردومانی قەڵاتزێ تەواو نەکراون و مۆنۆمنتی ڕاپەڕینی ساڵی 1982 لەلایەن خەڵکی شارەکەوە دروست کراوە.